بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە دووەم ڕۆژی جەژنی مانگی ڕەمەزانی پیرۆز دێنەوە خزمەت ئێوەی بینەری کەناڵی ئاسمانی پەیامی ئازیز. هیوادارم تا دووە پەیوەندی بەرنامەکە هەوڵی خۆتان بدەن و بەختی خۆتان تاقیب بکەنەوە و لەگەڵمان بن دووبارە و هەزار بارە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێ. خوای گەورە جەژن بکاتە مای خێر و بەرەکەت و خۆشی و ئاسوودەی و کامەرانی دڵەکانمان. جەژن بێتە هۆی ئەوەی کە جارێکتر ئەو دڵانەی بەیەکەوە زویرن لێک زویرن ئاش بنەوە، چکە بەڕاستی دنیا کاتیە و هیچ کەسێک لە ڕقوکینە هیچی دەست ناکەوێت، بەڵکو ئەوەی دڵەکان ئاوەجانەکاتەوە خۆشی و خۆشحاڵی و خۆشبەختیە لەگەڵ یەکترا. هیوادارم هەمووتان گردنیەک ئازاد بکەن و لەم ڕووکە سبەینێشی ماوە هەوڵبەن کە لەو کەسانەی زویرن لەو کەسانی دڵتانێشاوە بتوان سەردانیان بکەن و گردنی خۆتانیان پێ ئازاد بکەن. هیوادارم جەژن بێتە مای خێر و خۆشی. خۆشەویستانم هاوشێوەی دوێنێ یەکەم ڕۆژی جەژنی مانگی ڕەمەزان دیارە ئەمڕۆژ بە کۆمەڵێک پرسیار بە کۆمەڵێک زانیاری لەگەڵ ئێوەی خۆشەویست و ئەزیزین. هیوادارم بەختێکی باش یاوەرتان بێ و ئەمەوێت سەرنجی ئێوەی بینەری کەناڵی پەیام بزانم لەسەر پرۆگرامەکانی ئەم ساڵی مانگی پیرۆزی ڕەمەزان کە کەناڵی پەیام لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێک پرۆگرامی زۆر تایبەتی پێشکەشی بینەرەکانی کرد، هەر لە بەرنامەی سیگە و هەر کە لە دوو کاتی جیاواز پێشکەش ئەکرا. هاوکات بەرنامەی خێزانی زۆر باش هەبوو، هاوکات بەرنامەی چریکە کە ئێمەی ئاشنا کرد بە کۆمەڵێک منداڵی دەنگزوڵاڵ، کۆمەڵێک منداڵ کە بەڕاستی داهاتوێکی گەشت چاوەڕێیانەکە. هاوکات بەرنامەی سەدای زێڕین و بەرنامەی چەندین بەرنامەی ختمی قورئان و چەندین بەرنامەی ترکە بەڕاستی پرۆگرامەکانی پەیام زۆر ڕەنگین بوو لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. هیوادارم ئێوەش ئەو شایەتیە بن و پێشنیار و ڕخنەی خۆتان سەبارەت پرۆگرامەکانی کەناڵی پەیام لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بخەنەوە. خۆشەویستان با زۆر کاتتان نەگرم بەچمە لای پەیوەندیەکان ڕاستەوخۆ. ئەمڕۆژ هاوشێوەی دوێنێ چەند پرسیارێک بووی بەڕێز و خۆشەویست ئامادە کراوە. هیوادارم کە بەختێکی باش یاوەرتان بێ. یەکەم پەیوەندی ئەگەر ئامادە بێ کاک شەعبان لە ئاکرێ. کاک شەعبان سەلام عەلەیکوم، جەژنت پیرۆز بێ. سپاس دەکەم کاک شەعبان، جەژن لە تۆی ئەزیز پیرۆز. هیوادارم جەژن بێتە مای خۆشی و بەختەوەری بۆ جەنابەت. ممنون لەگەڵ هەموو کارمەندانی کەناڵی پەیام و هەموو بینەرانیشی سەلامتە مای خێر و خۆشی هەموو گڵسمانانی زیانی. زۆر سپاس کاک شەعبان، دووەم ڕۆژی جەژنتان چۆن بەڕێ کرد؟ وەلا الحەمدولیلا خۆی بەزیاد بێباش بێ سەردانی وەکو ڕۆژی یەکەم نە بە ڕۆژی یەکەم الحەمدولیلا سەردانی زۆر زیاد کرد. سپاس بۆ خوای گەورە هەمیشە لە جەژن و خۆشییا بن. کاک شەعبان، ئەمە لێت پرسم بزانم پرۆگرامەکانی کەناڵی پەیام لە مانگی ڕەمەزانە چ پرۆگرامێکیان سەرنجی تۆی ڕاکێشا؟ والله ما سەدەست خۆشیتانی دەکەم بەنی من هەموو مانگەکانی دیکە سەیری تەلەڤیزیۆنی پەیام دەکەم بەنی وەلای مانگی ڕەمەزان زۆر دەکردین سەیری دەکرد ببینن دەستخۆشتانی دەکەم بەنی سەیری کەناڵی پەیام من نەکردە بەنی دەستخۆشتانی دەکەم لە هەواڵە سیاسیەکان زۆر بینەری هەواڵی سیاسیەکان و وەرزشیەکان کار دەکەم. هەمیشە لە جەژن و خۆشییا بن. برای شیرینم سپاس بۆ قسەکانت. ئەگەر یەکەم پرسیاری ئەم شەو بێتە سەر شاشە برایانی ئەزیزم، یەکەم پرسیارمان بۆ ئێوەی بەڕێز و ئەزیز کاک شەعبان، کام هاوڵە برای شیری پێغەمبەرە صلی الله علیه وسلم؟ کام هاوڵە برای شیری پێغەمبەرە؟ ئیمامی عەلی، ئیمامی حەمزە، ئەبوو هورەیرە؟ ئیمامی حەمزە. دوا وەڵامە نایگۆڕی کاک شەعبان؟ بەڵێ دوا وەڵامە. ئەگەر هەڵە بوو کاک شەعبان؟ ولا ما صحب ذاك من ده حولان بيخي قلقلي بني من دليل إمام حمزة كوا. يعني إمام حمزة لا يتولى من دروسك. بكرة كان إجبالي كسب دبي هو دار مني هاوريان تأكيد يعني بكرة كان كسب دبي بزوي تنها ولا ما شاني ودري كوا. بله زور سپاس بۆ تۆ. هیوادارین وەڵامەکە دروست بێت. سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک شەعبان. ئەگە برایانی ئەزیزم لە کۆنتڕۆڵ کەمێک سەوتی ژوورۆمان بەرێ سپاسیانەکەین. پەیوەندی دووەم نازار خان سلام علیکم. سپاس دەکەم جەژن پیرۆز بێ نازار خان، هەمیشە لە جەژن و بەختەوەریا بیت. پیرۆزبایی جەژن لە خانەوادەی بەڕێزی لەسەرم کارمەندانی پێیان یارەبی تاعاتان قبول هەمیشە لە جەژن و خۆشییا بن ئینشاءالله. زۆر سپاس. نازار خانەمێ لێت پرسم لە مانگی پیرۆزی ڕەمەزان
کەناڵی پێیام کۆمەڵە پرۆگرامی تایبەت وەکو سی گەوهەر و چریکە و چەندین پرۆگرامی تایبەتی تری هەبوو چ پرۆگرامێکیان بینەری بووی چی سەرنجی ڕاکێشایی ڕەخنەت چییە پێشنیارت چیە بۆ داهاتوو دەستخۆشی لە ستافی بەرنامەکانی کەناڵی پەیامەکەم وەکو شەخسی بینەری بەرنامەکەی ماڵفاتح بووم دەستخۆشی لێکم واران ئازام سعات 5 بوو سێرمە کرد بەرنامەکە لەگەڵ بەرنامەی ئەوەی یانزەی شەو بەرنامەی هونەرمەندەکان کە پێڵبانگێژەکرا خۆشیان پێشکەشەکرد و گفتوگۆیەکی خۆشەکرا بەڕاستی بەپێی مەجارێکم لە مەجارا بۆ مشتبەواران سەر بەرنامەکەی ماڵفاتح زۆر تەسیری لێکم وتەکانیان زۆر جوان بوو بەرنامەی زۆر بەرنامەی سی گەوهەر بەڵێ بەڵێ دەست خۆش پێشنیارت چیە بۆ داهاتوو لە دوای ڕەمەزان وەڵاهی هیوای بەردەوامیتان بۆ خوازم هەرچەنە ماڵفاتح خۆی بەرنامە هەیە لە ڕادیۆی سوێدش لەبەر پەیامیش هەیەی دەستخۆشی لێکم بەرنامەکانی زۆر جوانن هیوای بەردەوامی بخوازم سپاس بۆ تۆ هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی ئەزیزم نازدار خان کام هاوڵە برای شیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم سی اختیارەکە ئیمامی عەلی ئیمامی حەمزە ئەبوو هورەیرە ئیمامی حەمزە مامی شێتی برای شیری شێتی من بەهەڵە نەچووم لەسەر ژیاننامەکەی ئەگەر هەڵەش بوو بە قوربانی ئەوە بێزانیارەکە دەتەوە وەرەگرت دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی خوشکی عەزیزم سپاس بۆ جەنابێت وعەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵا کاک یوسف لە چەمچەماڵ بەڵێ سەلام عەلەیکم عەلەیکە سەلام کاک یوسف لێرە و هەتا چەمچەماڵ جەژنە پیرۆز و هەمیشە لە جەژن و خۆشیابیت ئینشەڵڵا هەر جەژنێش پیرۆز بێخوا کاک یوسف ئەمڕۆ جەژنی چەمچەماڵ چۆن بوو گەرم و گوڕ بوو میوانتان هەبوو وەڵا گەرم و گوڕ و خۆش یعنی هاوشێوەی جەوەکەشی گەرم بوو بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک یوسف ژیان کاک یوسف جەژن بەلای تۆ چواتایەکی هەیە پێناسەی جەژن لای تۆ چییە؟ وەڵای وەحدەکەمان پێ بەس زوو بڕۆین لای پرسیارەکان باش یعنی وەحدەکە کۆتایی پێیت باشە گیان دەی با وەحدەکە کۆتایی پێنێت پرسیارەکەمان کام هاوڵە برای شیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیمامی حەمزە ئیمامی حەمزە دڵنیایت نایگۆڕی دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی برای من سپاس بۆ کاک یوسف کە لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوو کاک سامی لە دوهۆک ئەم کاتێک کاک سامی جەژنی پیرۆز و هەمیشە لە جەژنابی کاک سامی بازمانستا گۆرانی بەڕێز فرێز خۆشەویستیم بار لە دۆکەوە تا بارەگای تەلەڤیزیۆن بۆ تۆ بۆ هەموو کارمەندان و بینەرانی بیسرانی تەلەڤیزیۆنی پەیام زۆر سپاس دەکەم کاک سامی جەژنە پیرۆز بێت جەژنە پیرۆزە لە ڕێگەی شاشەی ڕەنگینی پەیامەوە لە کێیەکەی لە هەموو لایە پیرۆز بی ئینشەڵڵا دەستان خۆش بێت تەلەڤیزیۆنەکە زۆر سەرکەوتووە بەڕاستیەوە چەند ساڵێکە لە بەرنامە ڕاستەوخۆکان دەستداری دەکەین هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا ئینشاءڵڵا تۆش سەرکەوت چ پێشنیارێک ڕەخنەیەک بۆ داهاتووی کەناڵی پەیام لە خزمەتای وەڵام ساعت ساق بن هەر سەرکەوتوو بن بەڕاستی کەناڵەکەتان زۆر جوانە سەرکەوتوو بن زۆر سپاس بۆ جەنابەت کاک سامیجان کاک سامی پرسیارەکەمان بۆ جەنابەت کام هاوڵە برای شیری پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئیمامی عەلی ئیمامی حەمزە ئەبوو هورەیرە بەڵێ با حەمزە بێ ئیمامی حەمزە بێ بەڵێ نایگۆڕیت ناوەستا ناگۆڕم نایگۆڕیت نەخێر هەندێک کەس دوای قەرەباڵغیەکەوە بەڵام دواتر هەڵاکە شەرە غەلەت نابی دوێنێ وەڵامەکەم غەلەت وەڵا گوتم پای دوای گۆڕین بە ئاوی دەی هەمیشار لە جەژن و خۆشایی برای من سپاس دەگەنەوە شوێنە کاتێک سپاس بۆ جەناب کاڵا جەمال پەیوەندی دواتر ئەم کاتە باش ئەم کاتەی جەنابەت کاڵا خان زۆر سپاس جژنیشتان پیرۆز بێ لە تۆ سەرجەم کارمەندان زۆر سپاس جەژن لە توی ئەزیز پیرۆش بێ هەمیشە لە جەژن و خۆشی بەختەوەری یابیت سپاس دەکەم کاڵا خان بینەری کەناڵی پەیام بووی لە مانگی ڕەمەزانە بەڵێ بەدڵنیایەوە زۆر باشە بەدڵنیایەوە ئەی بەرنمەکانی چۆن هەڵەسەنگێنی کە لە بەڕاستی لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێک بەرنامەی تایبەت پرۆگرامی تایبەت پێشکەش بە بینەرانی خۆشەویست کرا سی گەوهەر و بەرنامەی چریکە و بەرنامەی خێزانی کە گفتوگویە کرد لەگەڵ ئەو خێزانەی کە بە باشی بە جوانی مناڵەکانیان پەروەردە ئەکەن و سەدای زێڕین و خەتمی قورئان و چەندین بەرنامەی تر کە سەرنجی زۆرێک لە بینەرانی ڕایشا بوو کام بەرنامەیە زیاتر سەرنجی تۆی ڕاکێشە دەستخۆشی لەمیانەکە مەڵا بەڕاستی بەرنامەکانیان هەموو خۆش باش بوو بەسوود بوون بەڵام ئەوەن بەرنامەی تێکردە مەلا مەحەمەد شیمەنی بوو لە پاشیوانە بەڕاستی بینەری ئەو بوون دەستخۆشی دیەکەوەی سەرکەوتنیان بۆ خۆش زۆر سپاس هەمیشە هەر لە جەژن و خۆشی بەختەوەریابی کاڵا خان دیارە لە ئەگەر پرسیاری دووەم خۆشەویستان
لایەن برانی ئەزیزمەوە پرسیاری دوم بێتە سەر شاشە بەڵێەوە پرسیاری دووەم بۆ تۆی ئەزیز وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جامی مۆندیالە پرسیارەکە پرسیارێکی وەرزشیە تر نازانم بە ڕۆحێکی وەرشیەوە لێمان قبوڵەکەی یان نا پرسیاری یەکەم بووایە وەڵی تر بڵین چی پرسیارەکە گۆڕا پرسیارێکی تر وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جای مۆندیالە اختیارەکان لەسەر شاشایە پێم وایە 3 مۆندیال 4 مۆندیال 5 مۆندیال کاڵەخان بەڵێ حەزت لە وەرزش هەیە ڕاضە وەڵای وەکو حەز بەس بۆ یاری تۆپی پێوانە زۆر یان دەروشت بوو کەواتە کەسی ڕاضیش لاوە نییە پرسیاری لێ بکەی ناوەڵا بەس خۆ ڕاستانە وڵا بە اختیاری نەک 3 4 5 بێت باس بێت با 3 بێ بەڵێ کۆتا وەڵام بەڵێ باشە کاڵاخان سپاس بۆ پەیوەندەکەتە میشەر لە جەژ نابی دەست خۆش دەفای سپاس بۆ پەیوەندەکەی کاڵاخان کە لەگەڵما بوو تەنیا خان الو تەنیا خان سەلام عەلەیکوم جەژن پیرۆز بێ دەست خۆتش پیرۆز بێ تەنیانە تانیا و تەنیا فەرقی هەیە ناخر تەنیانی لە خاوە زیاوێ ئینشەڵڵا قەت تەنیا نابیت سەلامت یاخە تانیا خان جەژن پیرۆز هەمیشە لە جەژن و خۆشیا بیت دەست خۆتش پیرۆز بێ هەموو ڕۆژێکت هەر جەژن بێ ئینشەڵڵا دەست خۆشیان بەرنامەکێکە زۆر سپاس تانیا خان لە ڕێی پەیامەوە پیرۆزبایی لە کێیەکەی واللهی پیرۆزبایی بە تایبەتی لە ماڵەوەکەم لە دایک و باوکمەکەم لە ئێوە ئەکەم لەوەی گوێبستی دەنگمە ئینشەڵڵا هەمیشار لە جەژن و خۆشی بەختەوەریا بی تانیا خان بینەری بەرنامەکانی کەناڵی پامی لەمە ڕەمەزانە تێبینی ڕەخنە چیت هەیە لە خزمەتای واللهی بەڕاستی کەناڵێکی زۆر 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 سەرکەوتووە هیوادارم هەروە بەردەوام بن ئینشەڵڵا دەست خۆشیشان هێبن زۆر سپاس تانیا خان بەس ئەگەر بتوانین کەمێک تەلەڤیزۆنەکەت کەسکی سوپاس دەکەین چاو خۆش بێ زۆر باشە تانیا خان وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جامی مۆندیالە 3 جام 4 جام 5 جام 3 جار ئینشەڵڵا 3 جام بەڵێ 3 جار باشە گیان سپاس و پەیوەندەکە هەمیشار لە جەژن و خۆشییا بیت دەستیش خۆش بێ سپاس بۆ توش خوا لەگەڵ سپاس بۆ تۆ خوار لەگەڵ کاک سەرکەوتمان لەگەڵە السلام عليكم ورحمة الله وبركاته. عەلەیکە سەلام کاک سەرکەوت گیان چۆنی مامۆستاگیان باشی؟ زۆر سپاس دەکەم گیان جەژنە پیرۆز هەمیشار لە جەژن و خۆشییا بیت جەژن لە خۆت و کارمەندانی جوان تەلەڤیزیۆنی پەیام پیرۆز بێت هەموو بینەر و بیسەران بێت جیاوازی بەشدار بووان زۆر سپاس کاک سەرکەوت جەژن چۆن بەڕێکرم دوو ڕۆژە وای مامۆستاگیان جەژنی یەکەم تۆزێ سەردانیاندی جیرانەکانمان کڕۆنی ماڵە برادران و دوای گەڕینەوە ماڵەوە و میوان وەشتمان پێێت و تا ئێستاکانەش پێشوای میوان دەکەین و تێ هەمیشار لە جەژن لای تۆ چواتایەکی هەیە جەژن پیانی وەکو مسلمان ئێمە جەژن کەوا خۆشی بەڵێ ئێمە دوو جەژنمان هەیە ڕەمەزان و قوربان پێویستە بە باشی ڕێزی لێ بگرین و خۆمانی زۆر باش بۆ ئامادە بکەین بە تاکید مامۆستاگیان دەست خۆش کاک سەرکەوتیان زۆر باشە دەست خۆشگان سپاس وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جای مۆندیالە کاک سەرکەوت 3 4 5 با 4 بێتن مامۆستاگیان 4 بێ کاک سەرکەوت بەڵێ ڕاستی ماڵاتم نییە لەسەری سپاس بۆ جەنابەت گیان دەستان خۆش و خۆحاف دەست خۆش کاک سەرکەوتیان هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی دینا خان سلام علیکم عەلەیکە سەلام دینا خان جەژن پیرۆز بێت جەژن لە تۆش پیرۆز بێ لە ئێو لە سەرتم کارمەندەکانتان زۆر سپاس دینا خان جەژن چۆن بەڕێ کرد دینا خان والله الحمدلله سەردانیمان کرد میوانشمان هاتبوو جەژنێکی زۆر بێت سپاس بخوا دینا خان لە مانگی پیرۆزی ڕەمەزان بینەری کەناڵی پەیام بوویت بەڵێ بەرنامەکانی چۆن هەڵەسەنگێنی و ڕەخنە پێشنیار چیت هەیە بۆ داهاتوو دەنا دەستەشتانێتم هیوادارم هەرا بەردەوام بنیت دەکەوتو بن زۆر سپاس هەمیشە تۆش هەر لە بەختەوەری و کامەرانیا بژیت دینا خان سەبارەت بە پرسیارەکەی ئێمە دیارە پرسیاری سێم ئێتە سەر شاشە پرسیارەکە زۆرە وەڵای تر چی بکەین ئەوە کۆنتڕۆڵ زایمی لاکەم هیوادارم هاوکاریەکمان بکەی جەژنەوە ئیتر بزانین بە پێیتوانە ئەو کۆتاییە خەڵاتەکە تەکا بە کەسێک دەرەچێت هیوادارم یارمەتی هاوڕێیان بدەن پێم وایە هەر هەمان پرسیاری دووەمە وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جامی مۆندیالە 3
4 5 کاتەمی کۆتا پەیوەندی لەسەر ئەو پرسیارە وایە گیان من کۆتا پەیوەندیم لەسەر ئەو پرسیارە بەڵێ پێ و هاوکاریشمان کردیشەمە گیان 4 بێدا 4 بێ 4 بێ دەڕۆڵای هەرمەتی نەدەی مادام کۆتا پەیوەندیشم لەسەر ئەو پرسیارە دوا وەڵامە 4 وەکو زەرزانەیە هاوکاریمان کرد تۆڵی 4 وایە بەڵێ ئێدا ئەڵەم دەست خۆشمەی گۆڕە خەینە زۆر سپاس دەکەم بەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەی دیناخان سپاس هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بیت بەڵێ پەیوەندی دواتر کاک نەوزەر ئەمین لە کەرکووکەوە السلام عليكم. عەلەیکە سەلام کاک نەوزەر گیان دەستخۆشی بەرنامەکەی لەکەم سپاس دەکەم کاک نەوزەر دەستخۆشی بۆ جەنابێت هەمیشە لە جەژن و بەختەوەریا بژیت تاوی تەرمەندانی پەیامەکەم زۆر سپاس کاک نەوزەر کاک نەوزەر بارودۆخی کەرکووک لەگەڵ جەژنی ڕەمەزانی پیرۆز ناو نەوزادە کاکە نەوزات بەڵێ کاک نەوزارگیان ببوورە بارودۆخی جەژنی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ کەرکووکەوە چۆن بوو وەڵا باشە شکر گەرم و گۆڕ بوو ئینشەڵڵا گەرم و گوڕ بوو بەڵێ دەی هەمیشار لە جەژن و بەختەوەریا بن سەلامەت یاخۆ زۆر سپاس بۆ جەنابێت ئەگەر برایان پرسیاری داهاتوو بخەنە سەر شاشە سپاسیانەکەین بەڵێ کاک نەوزات پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ریۆ دی جانیرۆ سامبا وەڵای زانیاریشم نییە باستان بابێ دووبارەیە کەم پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ریۆ دی جانیرۆ سامبا 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 بێ بەڵێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن سپاس بۆ تۆ کەرکووکی خۆشەویستەوە لەگەڵمان بووی پەیوەندی دواتر نەورۆز عەبدوڵڵا سلام علیکم عەلەیکە سەلام کاک نەورۆز گیان باشی مامۆستای زۆر بەڕێز خۆشەویست زۆر سپاس کاک نەورۆز جەژنی پیرۆزی هەمیشار لە جەژن نابیت جژنێوە پیرۆزبی هەمی دینەر و بیسەری کەناڵی پەیام پیرۆزبی سەرکەوتو بن ئینشاءالله جەژنە پیرۆزە لێرەوە لە کێیەکەیت والله لە لێرەوە جژنی لە هەمنی هەوڵام پیرۆزەکە هەر کەسێکی ئێستا لەبەر ئەو شاشەیە جژنێوە پیرۆز دەکەم جژنی مەڵە پیرۆز دەکەم من لە دەوام ئێستا بەڵێ بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک نەورۆزگان حەزەکەم ڕای تۆ ئەگەن لەسەر پرۆگرامەکانی کەناڵی پەیام لە مانگی ڕەمەزانە کە کۆمەڵێک پرۆگرامی تایبەتی هەبوو چیت هەیە لەسەری پێشنیار ڕەخنا والله مامۆستا ئێمە دەستخۆشی لێوە دەکەم ئەو پرۆگرامەی ئێوە مانگی ڕەمەزان دابازان دەستخۆشی لێوە دەکەم خودم خێر ئینشاءالله زۆر سپاس دەکەم هەمیشە تۆش هەر لە جەژن و بەختەوەری و کامەرانیە بژی کاک نەورۆزگیان کاک نەورۆز پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ریۆ دی جانیرۆ سامبا والله مامۆستا لەگەڵ هەری کۆریا بووە هەر بەرازیل مامۆستا بریتیە لە بەرازیل گیان بەڵێ بەرازیل بەرازیلیا بەڵێ بەرازیلیە بەڵێ نایگۆڕیت والله واو مامۆستا وەبزانم هەر ئەوە چونکە پێزۆنی ئێمە سەر هەیە بەوە نییە ناوەکەی هەر بەرازیلە خۆشیێڵێ ئەوە والله وەبزانم هەر ئەوە یعنی کۆتا وەڵام کۆتا وەڵام باوی مامۆستا باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت کاک نەورۆز زۆر سپاس مامۆستا سپاس بۆ تۆ هەر بژیت کاک عوسمان سەلام عەلەیکوم جەژن پیرۆز بێت لە جەنابیشت پیرۆز قوربان زۆر سپاس کاک عوسمان لەکوێوە لەگەڵمان بووی لە ڕانیەوە بەڵێ زۆر خۆشحاڵم لێرەوە هەتا دەڤەری ڕانی خۆشەویست جەژنە پیرۆز دەکەم لە خۆت و خانەوادەی ئەزیزت زۆر سپاسی بەڕێز دەکەم لە تۆی بەڕێزش پیرۆز بێ کاک عوسمان بەڵێ گەرم و گوڕی لە جەژنە هەر زۆریش زۆریش ئەی قەیسەکە خۆی بەیانی جەژن خواردومە قوربان بێەوە ناخۆش یا ڕەبی عافێتە بێ زۆر سپاس کاک عوسمان بینەری کەناڵی پەیام بووی لە مانگی ڕەمەزانە کۆمەڵێک پرۆگرامی تایبەتی وەکو سیگەوهەر و چریکە و خەتمی قورئانی پیرۆز و بەرنامەی سەدای زێڕین بەرنامەی خێزانی هەبوو پێشنیار ڕەخنە چی تێوە بەرنامەکان وەڵا بەرنامەیەکی زۆر جوانە سەرکەوتوو بوون بەرنامەکانتان جوانە بینەریشم هەمیشە هەر لە ساغ و تەندروست باش بی کاک عوسمان گیان هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی کاک عوسمان پرسیارەکەمان بۆ تۆی ئەزیز پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ریۆ دی جانیرۆ سامبا 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 بەڵێ دوا وەڵام
بەڵێ باشە گیان هەمیشە لە جەژنابیکە عوسمان گیان زۆر سپاس لێرەوە تا ڕانیە پەیوەندی دواتر بزانین کێمان لەگەڵ ژینۆس خان ژینۆس خان سلام علیکم سلام علیکم وعليك السلام ورحمة الله ژینۆس خان سپاس بەخۆشی بەرنامەکە و لێکم پیرۆزبایی جژنی ڕەمەزانتان لێکم سپاس دەکەم ژینۆس خان جەژنی ڕەمەزانی پیرۆز لە توی ئەزیز و خانەوادەی جەنابەت پیرۆز دەکەین زۆر سپاس دەکەم بەس ناوەکەم غەڵەتە ڤینۆس ژینە ڤینۆس ڤینۆس بەڵێ بەڵێ ببوورە ڤینۆس خان بورایی ڤینۆس خان بەڵێ جەژن لەم جەژنەیە کەسە بووە عادز بی لێی نیگەران بی لێی و ئاشتی کردبێتەوە لەم جەژنەیە لەم دوو ڕۆژەیە ناوەڵانە بۆ لە خۆ بەزێوێ یعنی دڵی کەس لە خۆ نەیەشانەوە ناوەڵە سپاس بخوا هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی ڤینۆس خان بەرنامەکانی کەناڵی پەیامن چۆن هەڵەسەنگێنی لە مانگی ڕەمەزانە کە کۆمەڵە پرۆگرامی تایبەت پێشکەشکرا دەستان خۆش بێ ڕەبێر سەرکەوتوون زۆر سپاس بۆ جەنابەت ڤینۆس خان بەڵێ پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ریۆ دی جانیرۆ سامبا با بەرازیلیا بێ بەرازیلیا بەڵێ بە ناوەکەی ئەواڵەی وڵای وام پێڵێنەوەی نازانم دەی باشە هیوادارم وەڵامەکەتان دروست بێ دەستە خۆش بە زۆر سپاس بۆ جەنابێت هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەری یابیت پەیوەندی دواتر ماری لە دوهۆک سلام علیکم عەلەیکە سەلام ماری خان چۆنی باسی براکەم زۆر سپاس دەکەم ماری خان تۆ باشی الحەمدلله سپاس بۆ سەرکەوت و گونجەشنت پیرۆز بێ جەژن لە تۆش پیرۆز بێ ماری خان لە دوهۆک جەژن چۆن بەڕێوە چوو گەرم و گوڕ بوو الحەمدلله سپاس بۆ زۆر گەرم و گوڕ بوو زۆر خۆش بوو میوانتان زۆر بوو بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەریابی ماری خان سەرکەوت زۆر سپاس بەڵێ ئەگەر هاوکارانم پرسیارمان بۆ بخەنە سەر شاشە سوپاسیانەکەین بەڵێ پرسیاری دواتر بەڵێ ناوی ڕاستەقینەی مەلای جزیری بریتیە لە ئەحمەد محەممەد مەحموود با محەممەد بێ ناوی ڕاستەقینەی مەلای جزیری بریتیە لە ئەحمەد محەممەد مەحموود مەلای جزیری مەلای جزیری با ئەحمەد الگەلاوکاری ئەحمەد بێ بەڵێ دوا وەڵام دواوەلا نایگۆڕیت ماری خان دوا وەڵام ئەحمەدی و دوا بوو زۆر باشە کاک ڕێبوار سەلام عەلەیکم جەژن پیرۆز بێت وعليكم السلام ورحمة الله وبركاته جزل لأي برزيش تلوز لأي وستاقي برنامجك زۆر سپاس کاک ڕێبوارگیان هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریا بیت سپاسكم سلامة يا ربي کاک ڕێبوارگیان لە چۆ لەگەڵمان بووی لا بيرا مقرونة لە پیرەمەگرون خۆشحاڵین لێرەوە تا پیرەمەگرون سلامتك يا ربي من زافر زۆر سپاس کاک ڕێبوار پرۆگرامەکانی کەناڵی پەیام چۆن هەڵەسەنگێنی ڕەخنە پێشنیار والله تنها دعاء خير مع يا ربي خوي جورا سركوتو سدرات جناب قيمتك لبروي كومال برنامج زور جوان زور اشتي نائب جوان بسود دستان خوش بيه وخوي جورا پاکستان لك خوای گەورە سەلامەتیکە لە دوعای خێرە بەشمان مەکەن کاک ڕێبوار خوي جورا ان شاء الله سدرات جناب قيمتك يا ربي ئیشەڵا لەگەڵ جەناب تا برای بەڕێزم کاک ڕێبوارگیان کاک ڕێبوار ناوی ڕاستەقینەی مەلای جزیری بریتیە لە ئەحمەد محەممەد مەحموود وەڵای تر سێ ئیختیار ئاسانکاریە کاک ڕێبوارگیان ناوی ڕاستەقینەی مەلای جزیری بریتیە لە ئەحمەد محەممەد مەحموود مەحموود بێ دووەڵام بەڵێ سپاس بۆ کاک ڕێبوار سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشییا بیت بەڵێ کاک سامان وەرەگری کاک سامانگیان سەلام عەلەیکم وعليكم السلام مامۆستا کاک سامانگیان جەژن پیرۆز بێت لێن مبارەک بی جێژنە پیرۆزە لەسەر زەم کارمەندانی خۆشەوی کەناڵی پەیام هەمیشە تۆش لە جەژن و خۆشی بەختەوەریا بیت بەڕێزی کاک سامان بەڵێ هیچ بەسەرات هێشتێکی خۆش نیەوەمان باسکەی
وڵای هیچ وان نییە بەس پرسیارەکانتان زۆر قورسە بۆ پرسیارەکانمان قورسە؟ بەڵێ پایتەختی بەڕازی ئێوە برێن پایتەختی ئێران پایتەختی تورکیا وەڵا ئەوانە ئاسانە کاک سامان ئێمە ئەمانەوێت زانیاریتان بینێ کاک سامان بەڵێ وایە دواتر لە کۆتایی بەرنامەکەیە لەگەڵمان بە تەواوی وەڵامە ڕاستەکان هەرۆکو زانیاریش دا ئێوە ئیشەڵا ئاشکراکەین بەڵێ ماڵەتی ئەوەکمانێ پرسیارێک لە جەنابەت بەڵێ پێدەسی دەنگە زۆر خۆشی کۆپلەی قورئانمان دەوێت ئەگەر بەدەنگە خۆشەکەت بۆمان بڵێ وەڵاهی کۆپلەی قورئان جا سپاس دەکەم پەیوەندیمان زۆر لەسەر هێڵە کاک سامان ئاگام لێ زۆر لەگەرە هەموو جارە پەیوەندیم کردیە ولا 2 ساڵان دوم جارە ئەگەر دەرفەت بوو لە کۆتایی شتێکتان پێشکەشەکەین ئێستا دەمێ مامۆستا ناو بەرنامەی تەکبیرات حەزەکەی ئێستا تەکبیراتێکی جەژن بۆ بکەم نا حەزم لێ جێم زەنگەزی بەدەنجی قورئان خوێندن وەڵاهی جا بۆ خۆیە کاک سامان کاتمان زۆر کەمە پەیوەندی زۆر لەسەر هێڵە دواتر وعتێم ئەگەر کاتمایەوە لە خزمەتا بم باشە کاک سامان سەبارەت بە پرسیارەکە ناوی ڕاستەقینەی مەلای جزیری چییە؟ ئەحمەد محەممەد مەحموود ئەوە ناکەی لەو سێ دانەشی لابێت دوو ببینێتەوە دانەیەکی لابم هاوڕێیان ئێوە برایانی کۆنتترۆل دانەیەکی لابم سێ ئیختیار ئەڵێن لایمە بە سێ ئیختیار ئاسانکاریە کاک سامان ئەحمەد محەممەد مەحموود بەڵێ بە ئەحمەدی ئەحمەد بێ دوا وەڵام بەڵێ ئەحمەد باشە گیان سپاس بۆ تۆ هەوڵە دەم ئەگەر لە کۆتاییە کاتما داواکارەکە جێبەجێ بکەم دەست خۆشی بە دنیا بە کات نامی ئەو کاتی سپاس بۆ جەنابەت کاک سامانگیان پەیوەندی دواتر کاک دڵدار خان ئێوارەی جەنابەت دڵدار خان جەژن و پیرۆز هەمیشار لە جەژن نابیت لەخوات پیرۆزبێ لە خانەوانەکەت پیرۆزبێ لە هەموو کادران و کارمەندان پیرۆزبێ زۆر سپاس دڵدار خان جەژنە پیرۆزەرێکی یەکەی لێرەوە وەلا لە هەموو مسلمانانی کوردستان و جیهان پیرۆزەکەم بەبێ جیاوازی زۆر سپاس بۆ جەنابەت دڵدار خان هەمیشە هەر لە جەژن و بەختەوەریابی دڵدار خان پێشنیارە چێوە پرۆگرامەکانی پەیام پرۆگرامەکانی کەناڵی پەیام چۆن هەڵەسەنگێنیت وەلا سپاس بۆ خۆسەرکەوتی بێن دڵخۆشیتان لێ دەکەم سپاس بۆ جەنابەت هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی ئەزیزم خۆشەویستانم ئەگەر پرسیاری دواتر بخەنە سەر شاشە سوپاسانەکەی زۆر باشە دڵدار خان ڕەنگە پێکهێنەرەکانی ڕووناکی ئاسایی چەند ڕەنگە 5 ڕەنگ 6 ڕەنگ 7 ڕەنگ چۆن دووبارەکەوا کە زەحمەت نەبێت پرسیارەکە لەسەر شاشەش هەیە دڵدار خان دووبارە شوێکەوە بۆ جەنابەت ڕەنگە پێکهێنەرەکانی ڕووناکی ئاسایی چەند ڕەنگە 5 ڕەنگ 6 ڕەنگ 7 ڕەنگ پێنج شەوە لەگەڵ هاوکاری تۆ مامۆستا 5 ڕەنگ لەگەڵ هاوکاری وەڵای تر سێ ئیختیار هاوکاریە چی بڵێ باشەش بێ 6 ڕەنگ کۆتایی وایە بەێ با 5 بێ 5 ڕەنگ سپاس بۆ پەیوەندەکەت کاتێکی شەرخوان هەمیشە لە بجەژن و خۆشیابی شەنگە خان وەرەگرین شەنگە خان سەلام عەلەیکوم جەژنت پیرۆز بێت سلام علیکم السلام ورحمة الله جەژنی ڕەمەزانیش لە ئێوە پیرۆز بێت زۆر سپاس شەنگە خان هەمیشە هەر لە جەژن و بەختەوەری و خۆشیا بژیت زۆر سپاس دەکەم لەگەڵ ئێوەیە دەستخۆشی بەرنامەکەشتان لێکم زۆر سپاس شەنگە خان پێناسەی تۆ بۆ جەژنی ڕەمەزان چییە یعنی چۆن ئەتەوێت پێناسەمان بۆ بکەی و ئەو ئادابانە چین کە پێویستە لە جەژنی ڕەمەزانە پەیڕەویان بکەین وڵی جەژنی ڕەمەزان بە تایبەت بە ئەو کەسانێک کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ڕۆژ و ساعەت و زیکری یادی خۆی گەورەیان کردو و واتاگردن ئازایی و لەم جەژنەیە و هەرە شتانە دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریە بژی ئەی پرۆگرامەکانی کەناڵی پەیام چۆن هەڵەسەنگێنی بەڵێ هاتم باسی ئەوەش بکەم بەڕاستی من خۆم بە پێی مەجال و توانای خۆم زۆر بینەری بەرنامەکانی کەناڵی پەیام بوو زۆر جار بۆیان لە دوای ڕەمەزانیش ئەگەر بەردەوامیش لە بناو بەناو بەرنامەیەکی وها بێت بەعام بەرنامەکانتان گشتی
زۆربەی بەسی مەجار فێرم کردووە. زۆر سپاس دەکەین هیوادارین ئێوەش هەمیشە بە سەرنج و پێشنیارەکانتان زیاتر شاشەی کەناڵەکە ڕەنگی تر بکەن. سپاس بۆ تۆ شەنگە خان زۆر باشە. پرسیارەکەمان بۆ جەنابێت ڕەنگە پێکهێنەرەکانی ڕووناکی ئاسایی چەند ڕەنگە؟ 5 ڕەنگ، 6 ڕەنگ، 7 ڕەنگ؟ وڵی بەجددی من لە پرسیارەکە تێناگەم، یعنی پێکهێنەرەکانی ئاسایی مەبەست چییە پەرکە زێڕینەیە یعنی چۆن؟ ئەو ڕەنگانەی کە یعنی ڕووناکیشی ئاسایی پێکهێنن بۆ نمونە چەند ڕەنگە؟ 5 ڕەنگ، 6 ڕەنگ، 7 ڕەنگ؟ بەڵێ وڵی لە نێوان 5 و 7 نازانم. مەبەست لەوەی کە مەبەست لەم ڕووناکی ئێستا هەیە شەنگە خان. بەڵێ وڵی خۆمەڵێم 6 شکەکەش نێشکمی بەدواڵێ 5 6 7 با 5ەکە ئەگە هیچیان نەبوو با 7ەکە بێ ئەگەر 7ەکەش نەبوو پێم بڵێ کۆتا وەڵام دەی. بەڵێ با 5ەکە بێ 5 بێ نایگۆڕی؟ دنیا بەڵێ مادەم نا 6ەکە بێ 6 دەست خۆش با 6ەکە بێ. سپاس بۆ پەیوەندێکە و شەنگە خان. پەیوەندی دواتر چاوان خان لە سلەیمانی. چاوان خان سەلام عەلەیکم جەژن پیرۆز بێت. سلام علیکم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە و لێکم پیرۆزبایی جژنی ڕەمەزانیش لێکم. سپاس دەکەم. منیش پیرۆزبایی لە جەنابت و لە خانەوادەی بەڕێست و لە تەواوی موسڵمانان دەکەم. زۆر سپاس دەکەم. هەمیشە لە جەژن و خۆشییا بی چاوان خان. لەگەڵ ئێوەشە. چاوان خان. بەڵێ. لە چ بوارێکا شارەزای تۆ؟ والله لە بواری گشتی. بەس مەرزش نەدە لە وەرزشا هیچ زانیاریەکم نییە. هیچ یعنی هیچ ڕوحێکی ڕیاضی و نییە؟ نە بەخوا. دێ هەمیشە هەر لە ساخ و لە جەژنابی پرسیارمان بۆ تۆی ئەزیز و خۆشەویست ڕەنگە پێکهێنەرەکانی ڕووناکی ئاسایی چەند ڕەنگە؟ 5 6 7 وەبزانم کۆتا پەیوەندی بۆ ئەو پرسیارە هاوکاریم کرد چونکە تاریخ خەریک بووم هەر وڵامەکەم ڕاست نەبوو. وەڵی جا من نازانم تۆ کۆتا پەیوەندی بۆم پرسیارەیان نا ئەوە جەماعەت دەزانم. با 6 ڕەنگ بێ. چەند بێ؟ با 6 ڕەنگ بێ. 5 6 7 با 7 بێ. چەند بێ؟ با 7 بێ. تاوە 7 بێ؟ با 7 بێ. نازانم تۆ دووماکەی. با 7 بێ عیبی نێدەی. خاص بۆ پەیوەندێکە چاوان خانە میشار لە جەژن و بەختەوەری و کامەرانی عەبژی پەیوەندی دواتر کاکەرێمی بەڕێز. سلام علیکم. وعليك السلام ورحمة الله كاكريم جيان ججني رمضان بيروز بيو پڕبی لە بەختەوەری و خۆشی. بەس کاکەرێم کەمێک دەنگت بەرزکەیتەوە سوپاس دەکەین گوێم لێی نییە. بەڵێ. کاکەرێم جەژنە پیرۆزە لە کێگەی کاکەرێم؟ والله لە ئێوەی بەڕێز لە کارمەندەکانتان لە خزمان و دۆستان. لە چی تریش؟ والله لە ئومەتی محەمەدەر هەموو. دەی هەمیشار لە جەژن و خۆشیابی کاکەرێم بینەری پرۆگرامەکانی کەناڵی پێیان بووی لە مانگی ڕەمەزانە؟ بەڵێ وڵا بە تایبەتی وەرتەکان بەڵێن وەرزشەکان زۆر بینەری نێمە. بەڵێ بڕەخنە پێشنیار چیت هەیە لە خزمەت هاوین؟ والله هیچ نییە هەر هیوای دەستخۆشتان بۆ خۆشم. هەمیشار لە جەژن و خۆشی بەختەوەریابی کاکەرێم گیان. ئەچمە لای پرسیارەکە بۆ کاکەرێم. بەڵێ پرسیارەکەمان بۆ تۆی ئەزیز پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندوز خەلیفان. پایتەختی میرنشینی سۆران بریتی بوو لە پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندوز خەلیفان. سۆران دۆڵە. بەڵێ سپاس بۆ تۆ کاکەرێم گیان. هەمیشار لە جەژن و خۆشیابی کاکەرێم. پەیوەندی دواتر باوکی شکار. السلام علیکم. عەلەیکە سەلام باوکی شکار. باشما وەستا گۆرانی بەڕێز خۆشەویست. سپاس دەکەم باوکی شکار جەژن و پیرۆزبی و هەمیشە لە جەژن و بەختەوەریا بژیت. کات و کارمەندان کەناڵی ئاسمانی پێیان پیرۆز سەرکەوتوو بن ئینشەڵڵا. زۆر سپاس باوکی شکار. بەڵێ مامۆستای بەڕێز. لە جەژنا گەرم و گوڕی ماڵان زۆرە گەڕێی خزم و کەسوکار بەسەرەکەیتەوە؟ بەڵێ مامۆستا دەنەگەشتم بەخوا. ئەڵێم لە جەژنەکانە لە جەژنی کەوکو موسڵمان دوو جەژنمان هەیە قوربان و ڕەمەزان لەو دوو جەژنەیە تۆ
گەرم و گوڕیت خزمی سەردانی خزم و کەسوکارەکەی بەسەریانەکەیتەوە؟ بەڵێ مامۆستاجانەوە. بەڵێ یعنی ئەو سیلەی ڕەحمەت جێبەجێیەکەی بەڵام ئەو سیلەی ڕەحمەت تەنها بۆ جەژن نابێت بۆ دوای جەژنیش هەر ئەبێ هەبێت. والله دەبێت سیلەی ڕەحمەت جێبەجێ بکەیت مامۆستاجان. وەتانە سیلەی ڕەحمەت تەنها لە مانگی ڕەمەزانێ مامۆستا هەموو کار مانگی. بێگومان دەست خۆش باوکی شکار. سپاس بۆ تۆ. بەڵێ پرسیارەکەمان بۆ جەنابەت پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندوس خەلیفان. بەڵێ با ڕەواندوس مامۆستاجان. ڕەواندوس دوا وەڵام لە کەم کۆڕەکە و بەڵێ سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام. دیارە ئەویش پەیوەندیەکەی دیارە وحدەی پێنیە زوو دایخستەوە. سپاس بە باوکی شکار مەمنونین. سپاس بۆ پەیوەندیەکەت. پەیوەندی دواتر میدیا خان. هەلو سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام وەڕەحمەت الله وبەرەکات. میدیا خان دەستخۆشی بەرنامەکەت لێکەم هیوادارم سەرکەوتوو بیت. سپاس دەکەم. جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن نابیت. زۆر سپاس جەژن لە ئێوەش پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشیاتم. زۆر سپاس میدیا خان. ئەمێ بپرسم لێت یعنی پرۆگرامەکانی کەناڵی پێیام چۆن هەڵەسەنگێنی بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزە؟ دەستان خۆش بێ بەرنامەکانتان هەمووی زۆر زۆر جوان بوو هیوادارم سەرکەوتوو بەردەوام بن. سپاس بۆ بەڕێزت میدیا خان. پرسیارەکەی جەنابەت پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندوس خەلیفان. والله نازانم. بەڵێ ڕەواندوس هاوکارێکی گیان وەڵی خۆی ئیتر دانانی سێ ئیختیار بۆ ئێوە ئاسانکاریە. میدیا خان پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندوس خەلیفان. بەڵێ بەڵێ کوێ دیای ئیختیارەکەی کۆتایی؟ بەڵێ ئیختیاری کۆتایی چییە؟ خەلیفانە. خەلیفان ببوورم بەڵێ ئەختیاری کۆتایی نووسراوە. نا مەبەستم ئەوەیە دوا وەڵامی تۆ چییە؟ بەڵێ با ڕەواندوس کۆتا وەڵام وایە؟ وەڵی تر تۆنام بخەیتە دوو دڵیەوە نازانم. با ڕەواندوس کۆتا وەڵامێ باشە؟ باش. ئەگەوان هەبوو. وڵی ئەگەر وان نەبوو خۆتە زانی لەسەر ڕۆژی جەژنا هەوڵە دەنگ گوناحەوان دەبێت تۆ بەبێ هاوکاریوان. دەی با ڕەواندوس کۆتا وەڵام بێ. باشە دەستی چاوت خۆش. سپاسیان. هەمیشار لە جەژن و بەختەوەری و کامەرانیا بژین ئینشا ئەڵڵا. پەیوەندی دواتر کاک مزەفەر. ئەو کاتت باش. ئەم کاتەی کاک مزەفەر باش. خۆشەویستی سپاس دەکەم. سپاس بۆ کاک مزەفەر. کاک مزەفەر جەژن و پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشیا بیت. زۆر سپاس جەژنی ئێوەش پیرۆز بێت. زۆر سپاس دەکەم کاک مزەفەر. سەردانی چێت کرد لەم جەژنەیە؟ وەڵا ها خزم و کەسوکار و هەمیشار لە جەژن و خۆشیابی. کاک مزەفەر پرۆگرامەکانی کەناڵی پێیام چۆن هەڵەسەنگێنی؟ سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەردەوام بن ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ جەنابەت کاک مزەفەر گیان. کاک مزەفەر ئەگەر پرسیارەکەی کاک مزەفەر بێتە سەر شارژە سوپاسی هاوکاران بکەم. بەڵێ بنەما سەرەکیەکانی کردداری ڕۆشنە پێکهاتن بریتە لە چەند بنەما؟ 4 بنەما، 3 بنەما، 2 بنەما. سێ بێت. 3 بنەما؟ بەڵێ. دوا وەڵام وایە؟ بەڵێ. سپاس بۆ جەنابەت هەمیشە لە جەژن و خۆشیابی. زۆر سپاس خۆشەویستی. زۆر سپاس کاک مزەفەر. لەنیا خان. هەلو ئەم کاتۆ باش. ئەم کاتی لەنیا خان. زۆر سپاس دەکەم. لەنیا خان جەژن و پیرۆز بێت. لە ئێوەش پیرۆز بێ هەمیشە لە خۆشیابن ئینشاءڵڵا. هەمیشە تۆشە لە جەژن و خۆشیابی. لەنیا خان. سەلامەت وی سپاس دەکەم. بەڵێ. ماڵتان قەرەباڵغ بووم جەژنە؟ وەڵی لەخوا بەزیا بێ. میوانی باشتان هەبوو؟ لەخوا بەزیا بێ وەڵا. ئەی نوقڵەکە بەشی کرد؟ وەڵی تا ئێستا بەشی کردێت نازانم بۆ بەیانی. ئیشەڵا نایکردنەوە بەشەکە. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. میوان بێت. وەڵی ئیشەڵا میوانتان زۆرە بێ خۆی ماڵ بە میوانەوە خۆشە. ئەی طبعاً طبعاً ڕۆڵا. لەنیا خان لە مانگی ڕەمەزانە بینەری کەناڵی پێیان بووی بەرنامەکان چۆن هەڵەسەنگێنی؟ لەخوا بەزیا بێ ڕۆڵا بینەر بووم و دەستخۆشیتان لێکەم و زۆر سەرکەوتون هەمیشە بەردەوام بن بەو شێوازە ئینشاءڵڵا. زۆر سپاس بۆ جەنابەت لەنیا خان. زۆر باشە. بنەما سەرەکی پرسیارەکە بۆ جەنابەت بنەما سەرەکیەکانی کردداری ڕۆشنە پێکهاتن بریتین لە چەند بنەما؟ 4 بنەما، 3 بنەما، 2 بنەما.
بس بوتينا هو هذا السرشاشة اسم لبنا هذا السرشاشة بعد دوبنا ما بيت دوبنا ما بله دوا ولام نو والله تأكيدني هرواوتم شوار سيدو بس بيت شوار سيدو سر اللي تجمع مالا عوابي والله نازن دو يا سير تو زاني دوا ولام بيبله بعد دو بيت دو بيه بله دوا ولام بله دوا والله باشە گیان سپاس بۆ تۆ هەمیشار لەجەژ نابی کاکتوانە بورهان کۆتا پەیوەندی لەبەر نەبوونی کات کاکتوانە گیان سەلام عەلەیکم جەژنە پیرۆز بێ وعليكم السلام ورحمة الله جزني تشفيرز بقربان باشی کاکتوانە گیان برازي سلامة جبراتيان تەندروستی و باشە والله إلى خواهي بزياتي بي الحمد لله ئینشاءالله هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەری ئابیت بازم لقطوش إن شاء الله کاتمان کەمە بۆی ڕاستەخۆ سمرای پرسیارەکە دوا وەڵامم لە تۆوێ بنەما سەرێکیەکانی کردداری ڕۆشنە پێکاتن بریتە لە چەند بنەما چوار سێ دوو سێ بنەما بەڵێ دوا وەڵام بەڵێ دوا وەڵام دوا وەڵام دوا وەڵام تا نایگۆڕیت ئاسانکاری نییە من قوربان پێت ئەڵێم کە ئەڵێم دوو جار سێ جار هینەکەمەوە جەختەکەمەوە یعنی چی؟ چواردانە چوار بێ کۆتایی؟ بەڵێ چوار با چوار بێ سپاس بۆ جەنابەت کاکتوانەگیان بەڕێزی ویراجیان بەڵێ خۆشەویستانم کاکتوانە دوا پەیوەندی ئەمڕۆمان بوو لەبەر نەبوونی کات زۆر داوای لێبوردن لەو بەڕێزانێتی کە بەردەوام دیارە تەلەفۆنیە و بەڵام کاتمان کۆتایی پێات خۆشەویستان هەوڵە دەین ناوبڕێک وەربگرین سەرەتا وەڵامی ڕاست زۆر باش وەڵامە ڕاستەکان ئێستا لەگەڵ هاوکارانم وەڵامە ڕاستەکان بۆی هەر ئەو هەموو پرسیاری کە ئەمڕۆ لە ئێوەی ئەزیزمان کرد وەڵامە ڕاستەکان بۆی بزان کە چییە وەکو زانیاریش لای جەنابتان هەبێ بۆی یەکەم پرسیارمان کام هاوڵە برای شیری پێغەمبەر صلی الله علیه وسلم بێگومان لەسەر شاشە وەڵامە دروستەکە ئامادە کراوە کە ئیمامی حەمزەیە پرسیاری دووەم وڵاتی ئیتالیا خاوەنی چەند جامی مۆندیالە 3 4 5 بێگومان 4 جامی مۆندیال پرسیاری سێم پایتەختی وڵاتی بەرازیل بریتیە لە بەرازیلیا ڕۆدیجانیرۆ سامبا بێگومان بەرازیلیا پرسیاری دواتر ناوی ڕاستەقینەی مەلای جزیری بریتیە لە ئەحمەد محەممەد مەحموود بێگومان ئەحمەد پرسیاری دواتر ڕەنگە پێکهێنەرەکانی ڕووناکی ئاسایی چەند ڕەنگە 5 6 7 وەڵامی ڕاست پرسیاری دواتر پایتەختی میرنشینی سۆران بریتی بووە لە سۆران ڕەواندۆس خەلیفان وەڵامی دروست ڕەواندۆس وەڵام پرسیاری کۆتایی بنەما سەرەکیەکانی کردداری ڕۆشنە پێکهاتن بریتیە لە چەند بنەما 4 3 2 بێگومان وەڵامی ڕاست 4 خۆشەویستان بۆ ئەوەی کە ئەزمونێکتان هەبێ کە زۆر دووبارەیەکەمەوە ئەڵێم ئەوەنە یعنی بیگۆڕە کاکەگیان یعنی خۆتۆ کە من ئەوەنە هینەکەم ئەوەنە جەختەکەمەوە یعنی وەڵامەکەت ڕاست نییە داوای لە برن لەو بەرەزانەکەم کە وەڵامەکانیان دروست نەبووە سوپاسی ئەو بەرەزانەکەشم کە هەمووتان کە لەگەڵمان بوون داوای لە بردن لەو ئەزیزانەشەکەم کە نەیانتوانی لەبەر کاتەکە پەیوەندی بکەن ناوبڕێکی کورد وەرەگرم و دواتر دێمەوە خزمەت جەژن و شادیە جەژنی خێر و دڵخۆشیە
گردنا زادیا خوشیا خیرات دیدی جژن و شادیا جژنی خیر و دڵخۆشیە گردنا زادیا جژن دیدی جژن و شادیا جژن دیدی جژنی ئێمەیە نقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لە ملانە منداڵان هەستن پێکەوە بۆ جەژنانە نقڵانەی خۆشی وەرگرن بیکەن دەست لە ملانە جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی جەژنی ئێمەیە زەردەخەنەی دایکە دەیدەی گۆرانی دەڵێ زەردەخەنەی باوکە دەیدەی ئاواز دەردەبڕێ زەردەخەنەی دایکە دەیدەی گۆرانی دەڵێ زەردەخەنەی باوکە دەیدەی ئاواز دەردەبڕێ جەژنە دەیدەی جەژن و شادیە جەژنە دەیدەی دووبارە سڵاوتان لێبێ خۆشەویستان جەژنی هەموو لایەک خۆش پڕ بێت لە شادی و کامرانی و خۆشی خۆشەویستان دیارە ئەمە تیر و پشکەکەیە بۆی کە کەس گلەی نەکا بەم شێوەیە هەها دەستان خۆش بێ ئاوا بۆی تێکی هەڵشێلین بۆی کەس گلەی نەکا باشە کاکەردی زۆر چاکەوانیەوە زۆر باشە ئەوە دانێکشمان دیاری کرد بزانین چ بەڕێزێک ئەبێتە خاوەنی خەڵات ئەمڕۆ کاک سەرکەوت خالیت لە بەردەڕەش کاک سەرکەوت پیرۆزبایی لەکەین کاک سەرکەوت دەتوانێت پەیوەندی بکە بەو ژمارەی کە لەسەر شاشە دەرەکەوێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی کاک سەرکەوت لە بەردەڕەش ئەوە بۆ خاوەنی خەڵاتی دووەم ڕۆژی بەرنامەی جەژنانەی کەناڵی ئاسمانی پێە خۆشەویستانم هەرچەنێ لە خزمەتانە بم دیارە هەر خۆشحاڵە بم بەردەوام لەگەڵتان بەڵام کاتمان هەر ئەوەندەیە دووبارەیەکەمەوە براوەی خەڵاتی ئەمڕۆ توانێت پەیوەندیکە بۆ ژمارەی کە لەسەر شاشە دەرەکەوێت سوپاس جارێکتر بۆ هاوکارانی زێدە ئازیزم زۆر ماندۆ بن لەگەڵمان سوپاس بۆ دەرهێنەری بەرنامەکە سوپاس بۆ کەسانی کە هاوکارن هەمیشە ماڵتان پڕ بێ لە نقڵ و جەژن و خەندە و خۆشی و بەختەوەری و کامەرانی هیوادارم کە هەمیشە لە جەژن و خۆشییا بن بەڕاستی کات نەما بۆ خوێندنی قورئانەکەش هەرچەنە حەز ناکەم مەگەر هیچم لە بەردەستانە بێ قورئانەکەم ڕەوان نەبێ ئیشەڵاوە لە دەرفەتێکی ترا لە خزمەت ئازیزانە ئابم سوپاس بۆ ئێوە ئیشەڵا سبەینێش کاژمێر حەوت لە دوا ڕۆژی جەژنی ڕەمەزانە دێمەوە خزمەتی ئێوەی ئەزیز ماڵتان پڕ بێ لە جەژن دڵتان پڕ بێ لە خۆشی و کامەرانی و بەختەوەری خواتان لەگەڵ